سلام علیکم خۆشەویستان. لە جێرانەوەی بیرەوەریەکانم حادیسەکەم بەسەر داهات نزیکەی 30 ساڵ دەبیتن. هەتا ئێستاکە هیچ تەفسیرێکم نەتوانێ بیدۆزمەوە جگە لەوەی کەوا خوای گەورە یارمەتی دایمە لەو مۆزوعەیە. خۆشەویستان، ئەمن مەرحەلەی سێ بووم کە توممە دەوری دووەم لە دەرسی باڵتنی. هاوینەکەی مەجالم نەبوو بخینم چونکە ئیشم دەکرد. لۆژ ئیشم کرد، بڕیارمدا خوا ئاگای لێیە لەبەر دڵی داک و بابم ئیشم کرد چونکە ئەو کاتی گەنج بووم، دەمتانی ئیشێنەکەم برم دەرسم هەیە، مارە پاریان هەیە پاریان نییە، دەمتانی ئەو حالە ببکەم، یعنی قاسی قەلب بم لە گەریان. بەڵام تەمەشا بابم کرد ئیختیارە و نەخۆشە، جەڵتە لێدا بوو. گوتم ئەگەرم ببمە دکتۆریش نەتانم خزمەتی بابم بکەم چ؟ داکەم ژنی ماڵێ بوو. لێیە لە ناخی خۆمدا بڕیارمدا گوتم خوایە جان لەبەر خاتری تو یارمەتی داک و بابی خۆم دەدەم. پێم لە نەفسی خۆمنا دەستمدا عارەبانەم پاردا لە کۆرانان تەماتە و خیارم دەفرۆشت. شەوی ئیمتیحانێکە بوو، ئیمتیحانی باڵتنیمان هەبوو، زۆر ماندی بوو. دکتۆر شەمز ئێستا کە دکتۆرێکی جوانکاریە لە مزگەوتی مەحەمەدیەی ئەوەی ئیسکان بێ کۆدەماخین. ئەو لە باڵتنی دەرچوو بوو، ئەمن ما بوومەوە باڵتنی ئاخر ئیمتیحانمان بوو. ئێوارەکەی هاتەوە گوتی دەمەوێت لە گەرت بم. ئیدی کە دانیشتین ئەمن زۆر هیلاک بووم، تااقەتی خوێندنم نەمابوو. باڵتنی کتابەکی ئەوەندە ئەستورە، ئیمتیحانی ئۆڕەڵمان هەبوو. گوتم وەڵای شەمس هیچ تااقەتی خوێندنم نەمایە، پێم ناکرێ بخینم، زۆر ماندیمە. گوتی دیلێر هیممەت بکە. دکتۆر شەمز مایە نەمردیە، بەس دووشی پێگوتم، ئەویش لە بیرما لە مزگەوتی مەحەمەدیەی بووم، ئەوەی ئیسکان پاریشم دابە بە دانیشتنیش ناتەرکیزەشی زۆر دوان لەگەر بکەم، ئەم پارم دابەوە ئەو قسەی لۆ دەکردم. یەک لەو شتانەی کە لۆی خینمەوە گوتی بەس جێ بگرە cause of the clubbing، نەخۆشەکە لە نینۆچی ئەوانێک کەم خین و ئەوانە گوتم دەبرێ. لۆی گوتم، یانیان بەخۆم نەمخیندەوە، ئەو لۆی گوتم، یەک دوو سێ لۆی گوتم. دوایە کە گوتی هێشتان جێبگرشتکە لۆ دەخینم، کتابێکی ئەستور باڵتنی، یعنی ئۆڕەڵ ئەو هەموو پرسیارەی تێدایە. گوتم وەڵای شەمس تااقەتم لێ جێ بگرم. گوتی یەک شتکە لەبەر دری من. گوتم دێڵە. گوتی cause of the asthma. ئەوەشی لۆ گوتم وەڵای شەمس بۆ خوای هیلاکم تااقەتم نییە جێشی لێ بگرم، بە تەمای خوای دەچمە ئیمتیحانی. چوومە ئیمتیحانی ئۆڕەڵی لە خەستەخانەی جەمهوری کردمان. دوو دکتۆر لەوێن دەربوون. دکتۆر دەشتی بوستانی کە ئێستا عەمیدی کولێ تووبە لەگەر دکتۆر مزەفەر بارزانی. ئەو دوو ئیمتیحانیان کردم. کاتێک کە دانیشتم ئەو دوو مامۆستایە، یەکە چیان گوتی cause of the clubbingم پێ برێ، ئەوەکەی کەش گوتی cause of the asthma پێ برێ. هەموو شتەکانم هاتەوە بیری، ئەوەی کە نەمخیندی بۆ ئەوەی کە شەمز دوی باس کردبوو لە بۆیم گوت و هاتمە دەرێ. طەبیعی ئەم ئیستیغرابم کرد، یعنی گوتم ئەو خوای گەورە دەرێ دەبی ئەتو ناجع بووی، هیچ تەفسیری تکەی نییە، کتابەکی ئەوەندۆنا هیچم نەخیندی بوو، قۆپیەشم نەکردو، یعنی وە قۆپیە نییە. چووم ئەو دوو پرسیارا لێ کردم، چێ ئەو پرسیارە هینا بێشی ئەو مامۆستایی لۆ ئەوها بە بیرم هاتووە، لۆها بە جوانی جوابم داوە، ئەو دەرەجەشی باشم وەرگرتو ناچابوو. لەبەر ئەوەی ئامۆژگاری هەمووتان دەکەم، دڵی داک و بابتان مەشکێنن. داک و باب خۆشبەختی بەس ڕەبتەکی دنیەوی نییە، بڕوان پێ بکەن ڕەبتەکی ئیلاهیە، یعنی لە سوورەتی کەهف فێر دەبین. ئەگەر داک و باب ساڵح بی ڕزقی منداری زیاد دەبی. لە فەرمودەی پێغەمبەری فێر دەبین ئینسان ئەگەر مردیش ڕزقی قەپات نابی، چونکە وەلەدون صالح یەدعو لەه، لە بۆ داک و بابی دەبیتە خەزینەی قیامەت. لۆیەکە تکایە خێزانەکانتان پتە بکەن، خۆشەویستی و مەحەبەت لەناو خێرزانی بچووکتان تاوەکو خێرزانی گەورە بڵاو بکەنەوە و یەکترتان خۆش بێ بمێنن. بەسەلامەت.